مادێنێم نەوەم کاتتان باش بەخێر بێنەوە سەر و سەر چاوان دەست بە لایفێکی نوێ دەکەین هاوڕێیانی خۆشەویست لەسەر ڕووداوەکان پێشکەوتنەکانی ئەمڕۆی ناوچەکە و کوردستان هیوادارم بە دڵتان بێ بەڵام لەبەرەوەی ئیتر ئێوارەی یەکشەمەیە لایفەکە زۆر درێژە نەکێشێ هیوادارم بە تەنیا زانیاریەکانتان پێڕادەگەین و لەسەر ئەوە هەوڵ ئەدەین شڕۆڤەیەکی زۆر زۆر کورد بکەن ئەمڕۆکە لەسەر چی قسە دەکەین لەسەر کۆمەڵێک بابەت قسە دەکەین ئیتر هۆکاری ململانێ و دیدگاکانی ئیدارەی ترامپ باز دەکەین باس لە دۆسیایی تۆماس باراک و جێفری ئەپشتین دەکەین و باس لە کۆمەڵێک بابەتی دیکە دەکەین وەکو ململانەی هۆزە عەرەبەکانی دێرە زور و ئەحمەد شەرع لەسەر چیاوە ئەمە ئەکرێ چارەسەر بکرێ یان چارەسەر نەکرێ لە هەمان کاتدا ئیتر بابەتگەرێکی دیکەشمان هەیە لە ناوچەکە ئیتر لەسەر ئەمانەش کار دەکەین بە تایبەتی ئیتر مەسەلەی ئەوە ئیتر جۆن بۆڵتن کە ئیتر لێدوانێکی هەیە باس لەوە دەکەین کوردەکانیش ئاگدار دەکاتەوە و لە هەمان کاتدا لەسەر تۆماس باراک قسە دەکا ئیدعایەکی فەرماندەیەکی ئێران هەیە کە 11 کادری پەژاکیان دەستگیر کردوونە ئەمە تا چ ڕادەیەک ڕاستە یان ڕاست نییە لەسەر ئەمەش قسە دەکەین و کۆنگرێسی ئەمریکا دەستی بە ئەوە کرد بە کار کرد لەسەر دۆسیا نهێنیەکانی ئەپشتین ئیتر ئەمانە هەمویان کۆمەڵێک بابەتن ئەتوانین ئەمڕۆکە باسییان بکەین زۆر زۆر سوپاس کاکە ئەحمەد خۆشناو هاوڕێیان بە تەنیا بەر لەوەی باسی بکەین تەماشای سەر ئەکران بکەن لێرەدا ئێوەش هەماشت بکەن کە بینیتان چرکە لەسەر ئەو جەڕەسە لێ بدەن لە کاتی هەموو پەخشەکاندا لە بۆ من زۆر زۆر گرنگە بۆ گرنگە لەبەر ئەوەی لە ڕێگای ئەو چرکەیەکەیەوە چرکە لەسەر جەڕەسەکە دەکەن ژمارەیەکی زۆر لەو هاوڵاتیانەی کە یوتوبیان هەیە دەتوانن لایفەکە ببین و بێنە سەر خەت تکایە ئەم کارش بکەن ئیتر باس لەمانە هەر هەمویان دەکەین هاوڕێنی بەڕێز لەکوێوە دەست پێ بکەین لەوە دەست پێ دەکەین کە ئیتر لە نێوان تورکیا و ئیسرائیلدا تەماشا دەکەین گرژیەکان گەشتونەتە ئاستێکی زۆر زۆر باڵا یعنی پەیوەندیەکان گەشتونەتە نزمترین ئاست دوای ئەوەی ئیسرائیل لە 26 کانونی یەکەمی 2025دا دانپێدانانی بە سۆمالیلاند ڕاگەیان تورکیا کە پشتیوانێکی سەرسەختی یەکپارچەی خاکی سۆمالیایە ئەمە وەک هەوڵێکی ئیسرائیل دەبینرێت بۆ کۆنتڕۆڵکردنی دەریای سوور و گواستنەوەی شەڕی غەزە بۆ کەناراویەکانی ئەفریقا چونکە ئەو ناوچەیە سۆمالیالاند شوێنێکی زۆر زۆر استراتیژیکە ئیتر لەوێوە ئیسرائیل هەم دەتوانێت حوسیەکان کۆنتڕۆڵ بکە هەم ئەتوانێت دەریا ئیتر کۆنتڕۆڵ بکە و هەم ئەتوانی کەناراوەکانی ئەفریقا کۆنتڕۆڵ بکە و ڕێگای بیزنس و ڕێگای هاتوچۆش بەگشتی ئیتر دەکەوێتە ژێر دەستی خۆی بۆیە تورکیا فشار دەخاتە سەر ئیسرائیل بۆ کشانەوەی تەواو ئیتر یعنی بۆ دەستبەردان لە مەسەلەی سۆمالیا و لە هەمان کاتدا جگەلەوەش تورکیا فشار دەخاتە سەر ئیسرائیل بێگومان تورکیا بەتەنیا نیە تورکیا سعودیا مسر ئەمانە بەیەکەوە کار دەکەن لەو ماوانەی دواییدا و هەر هەمویان گوشار دەخەنە سەر ئیسرائیل بۆ ئەوەی بە تەواوەتی لە سووریا بکشێتەوە و لە بەرامبەر ئەمەدا تەماشا دەکەین وا پێدەچێ پشتگیری تۆماس باراکیان هەبێ لەو بارەیەوە ئیتر ئیسرائیلیش لەو بارەیەوە کۆمەڵێک کارتی دیکە بەکاردێنێ ئەو کارتانە
ئێمە دەگرێتەوە ناگرێتەوە ینی کوردەکان جارێ نازانین باە سۆمالیادا دەست پێ بکەین تورکیا خۆی وەک پارێزەری مەقادیشۆ نیشان دەدات بەم دواییانە ڕێکەوتنێکی دەریایی واژۆ کردووە و خەریکی وتوێژە بۆ دروستکردنی بنکەی سەربازی لە لاس کۆڕای بۆ بەرەنگاربوونەوەی هەژمونی ئیسرائیل و ئیمارات لە قۆچی ئەفریقا ینی ئیسرائیل و ئیمارات لەو بوارەوە لە وڵاتانی ئەفریقا لە یەمەنیش مرۆڤ دەبینێ بەیەکەوە کار دەکەن بەڕاستی لە بۆ هەندێک ئیتر تورکیا و سعودیا و مصر ئەو ماوەیە ئیتر وەکو بڵێ ئیتیفاقی عسکەری و استراتیژیشیان ئەنجام داوە و هەموو ئیتیفاقەکانیش بەتەنیا پەیوەندی بە ڕوبەڕووبوونەوەی هەژمونی ئیسرائیل هەیە لەو ناوچەیە تورکیا و مصر لە ئێستادا سەرکردایەتی دەستەی کارگێری غەزە دەکەن لە ژێر چاودێری بۆردی ئاشتی ترامپ بۆ بەڕێوەبردننی ئاوەدانکردنەوە بەڵام گرژی هەیە چونکە ئیسرائیل بە گومان دەڕوانێتە ڕۆلی ڕاوێژکاری تورکیا و پێی وایە تورکیا و قەتەر ئیتر لە کۆتاییدا ئەگەر لە پرۆژەی بۆردی ئاشتی ترامپدا جێگا بگرن لە کۆتاییدا ئیتر دەبنە پەناگایەک بۆ بزوتنەوەی حەماس تیمی ترامپ لە ڕوانگەی سوودی استراتیژیەوە دەیەوێت ململانەیەەکە ڕابگرێت ترامپ لە ڕێگەی فراوانکردنی چوارچەوەی ڕێککەوتنی ئەبراهام و یانیش ئیبراهیمیەوە ئیتر دەیەوێ گرنگی بە ناوچەکە بدا هەروەها پشتیوانی ئەمریکا لە هێزەکانی سووریای دیموکراتیکی هەسەدا ئێستا گۆڕیوە بۆ پشتگیریکردن لە حکوومەتەکەی ئەحمەد ئەل-شەرە جۆلانی لە دیمەشق بەو پێی کە هاوپەیمانێکی پراگماتیک دەیناسێنێ بۆ سەقامگیرکردنی سووریا و بەرەنگاربوونەوەی هەژمونی ئێران و حیزبوڵڵا لە ناوچەکە ئیتر لەو بارەوە تەماشا دەکەین هەر لەو بینەدا یعنی لە بینی ئەو ململانەیەدا تەماشا دەکەین دۆسیای جێفری ئەپشتین دەتەقێتەوە و هەندێک شت تێیدا گەورە دەکرێت مەسن یەک لەوانە ئێمە باسی ترامپمان کرد بەڵام ئەوەی ترامپ ڕنگ بێ دیموکراتەکان دەستیان لە پشت بێ ڕنگ بێ رووسیا دەستی لە پشت بێ ڕنگ بێ زۆر کەسی دیکە دەستی لە پشت بێ بەڵام زەقکردنەوەی ناوی تۆماس باراک لە ناو ئەوەدا وا دیارە کاڵێم زەقکردنەوە مەبەستم نییە مەبەستم ئەوە نیە ئەو ناوە نییە بەڵام زەقکردنەوەی ناوی ئەو زیاتر ئیتر لە ئێستاوە کە باڵیۆزی ئەمریکایە لە تورکیا بەڵام لە هەمان کاردا نێردەی تایبەتە بۆ سووریا و تەنانەت بۆ عێراقیش چونکە ئیتر ئەو ئەمباسۆ دەورەی ئەمریکا لە عێراق و دیارە ئەمریکیەکان لی ناڕازین کەسێکی بێ ئەزمونتریش بوو لە چاو تۆماس باراک هەرچەندە تۆماس باراکیش پاشخانێکی سیاسی و دیپلۆماسی نییە بەڵام ئیتر لەو بینەدا لەبەر ئەوەی ڕێگای داوە نوری ئەلمالیکی ببێتە کاندید بۆ سەرۆکوەزیرانی عێراق ئیتر ئەو باڵیۆزە لە کار یعنی بەکردداری لە کار لابردراوە هەتا ئەو کەستا بەڕسمی لە سەرکارە بەڵام دۆسی عێراقیش ئێستاکە ئەو تۆماس باراکە بەڕێوەی دەبا لە دۆسیای لوبنانیشدا هەر تۆماس باراکەیە یعنی بڵێ والیەکی دۆناڵد ترامپە لە ڕۆژهەڵاتی ناوەڕاست ئێستاکە هۆی چییە تەماشا دەکەین لەلایەک کە شەڕی هەژمونگەرایی لە قۆچی ئەفریقا لە ڕۆژهەڵاتی ناوەڕاستدا لە نێوان ئیسرائیل لەلایەک و سعودیە و مصر و تورکیا لەلایەکی دیکە لە ئارادایە تەماشا دەکەین لەو بینەدا ناوی تۆماس باراک لە دۆسیای ئەپشتین زیاتر گەورە دەکرێت زیاتر دەڕازێنرێتەوە و ئیتر لە مێدیاکاندا ئەو مێدیانێکە نزیکی ئیسرائیلن زیاتر دەبێتە چەق ئیتر لە سنتەری سکانداڵێکی گەورە کە لە 20,000 لاپەڕە پێک دێت ئیتر ئەو خۆی ئەو دۆسیای لە تشرینی 2025 ئیتر جاری یەکەم بڵاوکرایەوە بەڵام ئێستا کارەوەتم ئیتر کۆنگرێس ئیتر کاری لەسەر دەکات
ئەو فایلانە لەلایەن لیژنەی چاودێری ئەنجومەنی نوێنەرانەوە واتە بڵاوکرانەوە یعنی کۆنگرس لەوێدا ئیمەیلێکی ساڵی 2016 تێدایە کە جێفری ئەپستاین بۆ باراک نووسیویەتی و لەوێدا داوای لێ دەکات وێنەی خۆت و مناڵەکە بنێرە با بزە بخاتە سەر لێو. ئەمە ئیمێلی ئەپستاینە بۆ تۆماس باراک. ئێستاکە پرسیار دەکەن ئیتر چاپەمەنیەکان هەندێک چاودێر لە ناو کۆنگرێسدا پرسیار دەکەن دەڵێن ئەی باراک ئەو مناڵە چەیەکە وێنەکەی نیشانی ئێمەش بدە کە ئیتر جێفری ئەپستاین داوات لێ دەکا ئەو وێنەی بۆ بنێری تۆزێک بزە بخاتە سەر لێوەکانی. ئیتر ئەمە لە بەرامبەریدا لەو کاتەدا دەوروژێنن ئەوە مانایەکی تایبەت بەخۆی هەیە. ڕەخنەگران و شڕۆڤەکارانی سیاسی پێیان وایە گەورەکردنی ناوی باراک لەم فایلەدا وەک ئامرازێکی فشاری سیاسی بەکاردەهێنرێت لە تورکیا. لە هەمان کاتدا پارتی سۆڵیش ئیتر کە ئۆپۆزیۆنێکی دیکەیە دەستیان بەسەر ئیمەیلی وێنەی منداڵەکەدا گرتووە. ئەوان دەڵێن وێنەی ئەو منداڵەمان لایە ئیتر کە ئیتر لەلایەن تۆماس باراک بووە و ئیتر ئەپستین داوای کردووە. ئیتر تەماشا دەکەین لێرەدا لە هەمان کاتدا لە دژی هاوپەیمانیەکە نێوان ترامپ و ئەردۆغانیش ناڕەزاییەک هەیە. ئیتر ئەمە ئێستاکە لە ناو واشنتۆندا لە ڕۆژەڤدایە و بمانەوێت نەمانەوێت کاریگەری لەسەر پێگەی تۆماس باراک دەکا لەو پۆستەدا ئیتر هەتاوەکو ئێستا بەتەنیا ترامپ لە پشتیویەتی. بەڵام هەر لەو بینەدا ئیتر تەماشامان کرد ئەمجارە ئیتر بۆمبایەکی دیکە تەقی. ئەو بۆمبایە چێ بوو؟ ئەو بۆمبایە ئێستاکە بۆتان دێنمە سەرخەت ئەگەر بۆم بکرێ یەک دقت خواکەی چاوەڕێ بکەن. باڵێ بە بینینە سەرخەت یەک دقە چاوەڕێ بکەن هاوڕێیان. ئێستاکە ئەوەشتان بۆ دێنمە سەرخەت. بەڵێ یەک دقتکە بەڵێ ئەوە هەر ئێستا کە دەیهێنمە سەرخەت. Developing in eastern Syria. I don't myself think that al-Shara has proven he has renounced his affiliation with what used to be called the al-Nusra Front. He obviously has the strong support of Turkey. He wouldn't be in power in Damascus without Turkish supply and Turkish aid. So I'm very worried that there may be an al-Shara agenda at work, but there may be a Turkish agenda at work. Well, I'm very worried. I don't think Trump understands the role that the SDF and Kurdish fighters played in eliminating the ISIS territorial caliphate, or that they've been playing in guarding these thousands of ISIS prisoners. In fact, the idea of taking the ISIS prisoners into Iraq it seems to me to be a step leading to saying that role for SDF no longer applies. I mean, I personally heard several efforts by Erdogan to persuade Trump to pull all U.S. forces out and essentially abandon the SDF. It didn't happen. It didn't happen under the Biden administration. But I think Kurds are right to worry that there aren't enough people around Trump in the White House today explaining the critical role that the SDF played in the defeat of ISIS and the role it's continued to play to help stabilize significant parts of Syria and prevent both Turkish expansionism and the terrorists from coming back. Well, Trump has delegated a lot of responsibility to Barak in his role, first as ambassador to Turkey, but also as special representative for Syria. And I think that he's the victim of what we call client. بەڵێ ئەمەش ئیتر لێدوانێکی جۆن بۆڵتن بوو
ئیتر ئەمەش بابەتێکی بچووک نییە کە ڕاوێژکارێکی پێشووی ئاسایشی نیشتیمانی ئەمریکا واتە جۆن بۆڵتن ئیتر ئێستاکە زۆر بە توندی دێتە سەر تەلەڤیزیۆنەکان و ڕەخنە لە ئیتر لە تۆماس باراک دەگرێ و باس لەوە دەکا کە تۆماس باراک یعنی گومان دەخاتە سەر تۆماس باراک دەپرسێ کە تۆماس باراک ئێستا کە بەڕاستی نوێنەری تورکایە یان نوێنەری ئەمریکایە لە هەمان کاتدا ئەڵێ ئیتر گومانێکی زۆری هەیە کە تۆماس باراک کاری بریکاریەتی لە بۆ تورکیا دەکا لە بۆ سووریای ئەلشەرع دەکا و ئەمەش لە دوورە لە بەرژەوەندیەکانی ئەمریکا و پێی وایە ئیتر دۆناڵد ترامپ لەمەدا ئاگدار نییە کە ئیتر تۆماس باراک لە ژێرەوە چ کارێک دەکات ئەڵێ دەبێت بە زووترین کات ئەمریکا لەو بارەوە هەنگاو وەربگرێ و ئیتر لە هەمان کاتدا ئیتر داوا لە کوردەکان دەکا کە لەو بارەیەوە ئیتر لە بواری دیپلۆماسیەوە هەندێک چالاکتر بن هەندێک پسپۆرتر بن و بتوانن ئەم بابەتانە زووتر و زیاتر بگەینە ناو ناوەندەکانی سیاست لە ئەمریکادا ئیتر ئەو ڕەخنانە بە شێوەیەکی دیار لە راپۆرتە هەواڵیەکانی ئەم دوایە بۆ نمونە میدڵ ئیست لە هەروەها ئەی شمێنە لەوێدا زیاتر بڵاو دەکرێنەوە ئیتر گومانە مێژوویەکانی بۆڵتن لەسەر نۆستالژیای ئیمپریالی باراک چونکە باراک پێشتر ئیتر باسی لە نۆستالژیایەکی ئیمپریالی کردبوو باسی لە گەڕانەوەی عوسمانی کردبوو لە سەردەمی عوسمانیدا وا بووە و وانەبووە و هەوڵەکانی بۆ پاساوهێنانەوە بۆ دوودڵی ئەحمەد شەرع لە ئاساییکردنەوەی پەیوەندیەکانی لەگەڵ ئیسرائیلدا ئەمانەی نەشاردۆتەوە هەر لە بۆ هەندێک تەماشا دەکەین ئێستاکە بە هەم تۆم باراک هەم ئەحمەد شەرع لەلایەن چێ لەلایەن پیاوێکەوە کە هەم ڕاوێژکاری ئیتر ئاسایشی نیشتیمانی بۆ ڕاوێژکاری ئاسایشی نیشتیمانی کەسێکی زۆر بەهێزە و پێشتر لەلایەن لە بەرامبەر دۆناڵد ترامپدا ئیتر دەستی لە کار کێشایەوە لە سەردەمی کابینەی ترامپی یەکەمیندا و لە سەردەمی جەنگی شەڕی سەرێکانیەدا و بێگومان ئەمەشمان لەبیر نەچێ ئەوەی لەسەرەوە باسمان کرد هەم مەسەلەی شەڕی هەژمونگەرای ئیسرائیل لەگەڵ عەرەبەکان و لەگەڵ تورکیا ئیتر کە چۆن تۆماس باراک دەکرێتە ئامانج و چۆن دۆسیای ئەپشتەین لە بەرامبەر باراک بەکاردێنێ لە هەمان کاتدادا ئیتر تەماشا دەکەین جۆن بۆڵتنیش لە هەمان چوارچێوەدا جێدەگرێت کە کەسێکە ئیتر بە دۆستێکی دێرینی ئیسرائیلیەکان دەناسرێ لە ناوچەکەدا هەروەکو لە سەردێڕەکانیشدا باسم کرد ئیتر لە دێرە زۆر هەتاوەکو ئێستاش ناکۆچیشی زۆر گەورە هەیە لە نێوان عەشیرەتە عەرەبەکان و حکوومەتی دیمەشق لە هەمان کاتدا دیپلۆماسیەتیشیە یعنی ئەلشەرع لە ڕێگای سعودیا دەیەوێ ئیتر لەگەڵ ئەو عەشیرەتانە ڕێگ بکەوێ بەشێک لە ئاغاکانی بکڕێ بەڵام دێهاتەکان هەتاوەکو ئێستاش بە تەواوەتی ئیقناع نەبوونە هۆکاری ئەمە چییە کە ئەمانە ئیتر هەر ساڵ لە ئەوەی لە بیرە نەوتەکان و یانیش عەمبارەکانی نەوتیان گڕتێ بردا بۆ ئەوە دەگەڕێتەوە لە سەردەمی هێزەکانی سووریای دیموکراتیکدا ئەو عەرەبانە هەم ئاغاکانیان شتێکیان بەبەردەکەوت و لە هەمان کاتدا خەڵکە هەژارەکەش یعنی خەڵکی دێنشینەکان
ئیتر شتێکی دوو شتیان بەبەردەکەوتن لەلایەک ئیتر مەسلەی گواستنەوە لەوێدا شتێکیان بەردەکەوت لە کاتی گواستنەوەی نەوتەکە لە پارەکەشی شتێکی کەمیان بەبەردەکەوت بەڵام چەندە نازانی بەڵام ئەو پارەیە دەدرا ئەو دێهاتانەی کە لەسەر ڕێگاکان بوون یعنی هەتاوەکو دەگەی بیرە نەوتەکانی دێرە زۆر هەتاوەکو دەگەیە قامیشلی ئەو دێهاتە عەرەبانەی کە لەوێ بوون بۆ ئەوەی کێشە دروست نەکەن شتێکیان پێدا و لە هەمان کاتدا ئەمانەی کە هیچیان بەبەر نەدەکەوت لە ڕێگای هێزەکانی سووریای دیموکراتیک ئیتر موچەیەکیان هەبوو ئەو سەربازانە ئیتر وابزانم $100 شتێک بوو ئیتر $100 بەڵام لە بۆ وەزعی سووریا زۆرە یەک کەس $100 پەیدا بکات چونکە لە دیمەشقیتر ئێستاشی لەگەڵدابی لە سەردەمی ئەسەدیشدا موچەی ئەندازیارێک $50 یعنی $50 لەکوێ بەڵام لە ماڵێکدا گەنجێکی 18 ساڵی ئیتر چەکێکی هەڵگرتووە لەگەڵ هێزەکانی سووریای دیموکراتیکدا $100 وەردەگری ئەگە دوو بن $200 وەردەگرن ئەمانەش هەموو قازانجیانم ئێستا ئەمانە هەمویان ڕۆیشتون بۆیە بەشێک لە خەڵکەکە ئیتر هەتاوەکو ئێستاش ناڕازیە و ئەحمەد شەڕای ئیتر وەکووتم خۆی بە بەهێز دەبینێ کە لە ماوەی 24 سەعات بینی هێزەکانی سووریای دیموکراتیک هەڵوەشانەوە بانگەشەکانی یعنی دیموکراتیزەکردنی سووریا کە لە دێرکەوە هەتاوەکو قامیشلیوەتە هەتاوەکو سوێدا سیستەمێکی دیموکراسی ئێمە لەو ناوچەیەدا حکم دەکەین مۆدێلی سووریا هێزەکانی سووریای دیموکراتیک دەبێتە مۆدێلی سووریا ئەم شتانە هەر هەمویان بمانێ و نەمانەیە پێمان خۆش بێ پێمان ناخۆش بێ شکستیان هێنا وانە و جوگرافیای جوگرافیای هێزەکانی سووریای دیموکراتیک لە 1968 بچوک بووە ئێستاکە سووریای دیموکراتیک لە 1970 هەتا 8 جوگرافیای سووریا کۆنتڕۆڵ دەکات هێزەکانی یەپەگەی هەرچەندە هێزەکانی سووریای دیموکراتیک بەڕسمی هەر ماوە بەڵام ئیتر لە ناوەڕۆکدا یەپەگە ئێستاکە لە 1970 هەتا 8.5 وی سووریا کۆنتڕۆڵ دەکات مەبەستم ئەوەیە ئەحمەد شەڕاییتر جەسارەتێکی گەورەی بەدەست هێنا و ئیتر دوای کۆنتڕۆڵکردنی نەوت ئیتر پێی وایە کە دەبێت دەوڵەت بەتەنیا بەرپرسیار بێ لە کۆنتڕۆڵکردنی نەوت نابێ نەوت لە دەستی هێزێکی دیکەدا بێ لە هەمان کەدا ئەحمەد شەڕە داوە لەو عەشیرەتانە دەکات چەکدارەکانیان بێنە ناوسوپای تورکیا بەڵام هەتاوەکو ئێستا عەشیرەتەکان لەمە دوودڵن نایەن هەوێ ئیتر بە تەواوەتی بستنە ژێر باڵی جۆرە بە دوای جۆرە ئیتیفاقێک دەگەڵێن دیپلۆماسیەتێک هەیە هەم لەلایەن ئەحمەد شەڕاوە هەم لایەن سعودیەوە بۆ ئەوەی ئەم کێشەیە چارەسەر بکرێ بەڵام پێم وایە ئیتر کۆنفدراسیۆنی هۆزەکانی دێرە زۆر کە پێیان دەوترێ عەکیدات ئیتر چاوەڕێی پشکی خۆیان دەکەن لە داهاتی کەلگەی نەوتی عومەر و کێلگەی گازی کۆنۆکۆ ئیتر ئیدارەی شەرع لەوانەیە لە ئایندەدا ئیتر پشکێکیان پێ بدا و ڕەنگ بێ ئەو پشکە نهێنی بێ چۆن لە سەردەمی هێزەکانی سووریای دیموکراتیکیش بە نهێنی بەڕێوە چووە ئەمە ئێستا بۆتە هۆی دروستبوونی دۆخێکی نادڵنیا کە تێیدا هەندێک لە هۆزەکانی ئێستا لە دژی یعنی لە دژی ئەلشەرە ئۆلتیماتۆمەکەی حکوومەتی ناوەندی بۆ یەکگرتنەوە دەوەستنەوە چەکەکانیان دانانێن چونکە دەترسن تەنیا ئیتر ئەوان پێیان وابوو هەسەدە پێشتر داگیرکەرە ئێستاکە پێیان وایە داگیرکەرێکی دیکە هاتەوە کە دەوڵەتێکی ئیسلامی ناوەندگەری نوێیە ئیتر لەو بارەیەوە تەماشا دەکەین بەڕاستی ناکۆچەکان هەتاوەکو ئێستا بەردەوامن بەرەو کوێ دەچێت بەڕاستی نازانین ئیتر ئەمە بوو ویستم باسی بکەم چیتر هەیە باسی بکەین یەک شت هەیە لێرەدا کە باسی بکەین ئەویش مەسەلەی سوپای پاسداران ئیدایەکی کردووە ئەو ئیدایە هەتاوەکو ئێستا
لە لای من ئەوە نەبووە، لە لای من یەکلای نەکراوەتەوە. ئیتر هەوڵەدەم بینمە سەر شەشە، بزانم ئەوە بوو یەک دەقەت خواکەی نا ئەمە نەبوو، ئێستا کە دەهینمە سەر شەشە. ئیتر ئێران ئەڵێ 11 ئەندام و کادری پەژەک دەستگیر کراون لە لای ئێمە. بە بزانم لەکوێیە ئێستا کە بە دوای بگەڕێم دەیدۆزمەوە یان نا. بەڵێ یەک دەقە دەکات چاوەڕێ بکەن. هێنانی ئەمانە بۆ سەر شاشەیەک هەندێک جار کێشم بۆ دروست دەکە بەڕاستی. هەوڵەدەم بەڵام بیهێنم یەک دەقە. ئەمە لێرەدا بەڵێ ئەمەیە. با چشم تیزبین همه مسائل رو دنبال میکنیم. با کسانی که بخوان با امنیت مردم بازی بکنن حتما برخورد قهری خواهیم داشت. خب الحمدلله با تلاشی که سربازان گمنام آقا امام زمان انجام دادن در این چند وقته موفق شد به اطلاعات خوبی دست پیدا بکنه. 2 تشکیلاتی که موفق شده بودن هسته‌هایی رو هم تشکیل بدن با ارتباطی که با مجموعه پژاک داشتن که خوشبختانه قبل از اینکه این مجموعه بخواد اقداماتی رو انجام بده توسط عزیزان اطلاعات شناسایی شدن و تعدادشون دستگیر شدن و اونا در اعترافاتشون. بله ئیتر لێرەدا ئەمە ئەڵێتن 11 ئەندامی پەژەک کە جاسووسی ئیسرائیلن ویستویانە ئۆپەراسیۆن بکەن. بەڕاستی ئەمە ئیتر پێشتر ئەم جۆرە درۆیانەی زۆر کردوونە، ئەم جۆرە درۆیانەی زۆر کردوونە. ڕەنگ بێ ئەمە بە هیچ شێوەیەک ڕاست نەبێ، بەڵام لە چی ئەترسێ؟ یعنی ئێران و تورکیا لە هەندێک بواردا ترسێکیان هەیە کە شتێکی وە لەلایەن لە نێوان ئیسرائیل و کوردەکاندا ئەنجام بدرێ. یعنی لە کاتێکدا کە بزوتنەوەی کوردی تەنگاو دەکرێت لە سووریادا، لە تورکیادا تەنگاو دەکرێت، چونکە لە تورکیاشدا هەتاوەکو ئێستا دەربارەی ئەو دیالۆگە لە نێوان ئۆزەلان و تورکیادا هەیە. یعنی ئەنجامێکی تەواوی لێ بەدی نهاتووە. لەو ڕۆژانە ئیتر دەوڵەت باخچەلی هات لێدوانێکی ئەنتیکەیدا گوتی هەتاوەکو ئۆجەلان نەگات بە هیوا، هەتاوەکو ئەحمەدەکان مەبەستی ئەحمەد تورک و ئەحمەد ئۆزەرە نەچنە سەر مەقامەکانیان. یعنی ئۆجەلان ئومێدە ئەحمەد لەر مەقامە دەمیرتاش یوڤایە. یعنی ئۆجەلان هەتا ئۆجەلان نەگاتە هیوا، ئەحمەدەکان نەگەنە سەر مەقامەکانیان، یعنی پۆستەکانی پێشویان، چونکە قایوم خراوەتە شوێنیان، ئەمانە سەرۆکی شارەوانی هەڵبژێردراون و دەمیرتاشیش کە لە زینداندایە هەتاوەکو نەچێتە ماڵەوە ئێمە بەردەوام دەبین لە تێکۆشان. ئەمە لێدوانی دەوڵەت باخچەلی بوو. لەو بارەشەوە تەماشا دەکەین ئەمانە جێبەجێ نابن. باخچەلی ئەوە جاری یەکەمی نییە داوای ئازادکردنی دەمیرتاش دەکا و ئیتر پشتگیری لە ئەحمەد تورک و ئەحمەد ئۆزەر دەکا. ئەمانەی پێشتریش کردوونە. لەو بارەیەوە شڕۆبەی جیاواز هەنە کە ئایا دەوڵەت ئیتر سیاسەتی پۆلیسی خراپ و پۆلیسی باش بەکاردێنێ؟ هەندێکیان پێیان وایە. لە ڕاستیدا ئەردۆغان و باخچەلی یەکن، بەڵام من پێم وان نییە. یعنی تەواو باخچەلی وەک گوتێ بێژێکی دەوڵەت دەبیندرێ، بەڵام ئەو دەوڵەتە قوڵەی کە پێشتر باز دەکرا زۆر کەس نابین. ئەو دەوڵەتە قوڵە ئێستاکە لاوازە بەڕاستی، بە تایبەتیش لە دوای کودەتاکەی 2016
پاشان کودەتا لەسەر کودەتا ئیتر ئەو هەموو دەستگیر کراوانە کە 3000 بەتەنیا حاکم و ئەدڤۆکاتی گرتە حاکمی گرتەوە 3000 حاکم ینی هەزاریان حتا زیندانی کران سزادران پاشان بەردرانی تر کۆمەڵێک ئەکادیمیسیان و کۆمەڵێک چالاکی دیکە لە هەموو دام و دەستگاکان یعنی ئەو دەوڵەتە قوڵەی کە لە سەردەمی لە سەردەمەکانی پێشودا هەبوو دەیتوانی سەر و کۆمار بکوژێ دەیتوانی سەر و کۆمار لا ببە لە تورکیای ئێستادا ئەمەنیە ئەردۆغان کە ئاکتۆرێکی زۆر بەهێزە یعنی لە دوای سڵتان سەلیمدا هیچ کەس بەقەد ئەردۆغان وها دەسەڵاتی نەبووە لە تورکیادا دەبێت ئەمە قبول بکەین بۆیە ئیتر تەماشا دەکەین ئیتر باخچەری بەردەوام ئەو لێدوان دەدا ئەمە واتای ئەوە نییە بە تەنیا خەڵک فریوەدا باخچەری دەزانێ ئەگەر کوردەکان ئەگەر ئەو قۆناغە بەڕاستی نەگاتە ئەنجامێک مەترسیی زۆر هەیە ئیسرائیل دەست لە ناو کێشەکە وەربداوە کوردستە پەنای ئەوە لە بۆ هەندێک ئەو هەواڵی ئێستاکە پازداران بڵاوی دەکاتەوە ڕنگ بێ لە سەدی درۆ بێت چونکە پێشتر ئەم شتانی زۆر کردوونە یعنی هەتاوەکو ئێستا لە ڕووی کردداریەوە ناڵێن پەیوەندی ڕنگ پێدی هەموو حیزبێک لەگەڵ ئیسرائیل هەبێ پەیوەندی هەموو حیزبێک دووبارەی دەکەمەوە لەگەڵ ئیسرائیل ڕنگ بێ هەبێ بەڵام لە ڕووی کردداریدا واتای ئەوەنیە هەمویان لە بۆ ئیسرائیل کار دەکەن هەمویان خەڵک دەنێرنەوە وەکو جاسوسی ئیسرائیل جگە لە پاک هیچ کەس ئەم کارانە لە ڕووی کردداریەوە باوەڕ ناکەم هەتاوەکو ئێستا کردبێتی ئیتر بەڵام ئیتر پرسیار دەکەم کە ئەمە تا چڕادێک ڕاستە ڕاستنی ئەوەم بۆ خستە سەرپەخش بۆ ئەوم خستە سەرپەخش کە بڵێم بەڕاستی ئیتر تورکیا کە تورکیا لەسەر هەندێک دۆسیەدا لە دژی ئێرانە ڕەقیبی ئێرانە حەز لە ئێرانێکی بچووک دەکات تورکیا کار بۆ ئەوە دەکە ئێران لاواز بێ بچووک ببێ بەڵام لە هەمان کاتدا ئێران و تورکیا لە دۆسی ترسی ئیسرائیلدا هاوبەشن ئیتر هەرویستم ئەمە بڵێم بابەتێکی گرنگ بوو ئیتر بەڵێ من ئەمڕۆکە قسەکانم لێرە کۆتایی پێدێنم چونکە هاوڕێیان زۆر زەرگلەیی دەکەن کە بابەتەکانمان زۆر درێژ دەبن بەڵێ وابزانم پرسیارێک نییە کە پێشتر وەڵاممان نەدابێتەوە هاوڕێیان ئەو پرسیارەی کاک شێخ وەسانی ئیبراهیم حوسێن ئەو پرسیارەی کردووە پەیوەندی بە بابەتەکە هەیە بۆیە ئیتر یەکەمین زار وەڵامی ئەو پرسیارە ئەدەمەوە ئەڵێ ئەگەر کۆنفدراسیۆنی عەشیرەتەکانی ئەگیدات لە شەڕ هەڵگەڕێنەوە پێت وایە هیچ هیوایەک هەیە دێرە زۆر بکەوێتەوە ژێر دەسەڵاتی هەسەدا بەڕاستی بە زەحمەتی دەبینم یعنی پێشتریش دێرە زۆر بەو شێوەیە لە ژێر دەسەڵاتی هەسەدەدا نەبووە بەو شێوەیە نەبووە بە زەبر و زەنگ بووەوە غەڵەتی کرد هێزەکانی سووریای دیموکراتیک خۆسەری حتا پەکەکە من پێشتریش ڕخنەی ئەوەم کردووە پەکەکە ئەمە شڕۆڤەی ناوخۆی پەکەکەیە ئەوە شڕۆڤەی من نییە شڕۆڤەی هەندێک زۆرینەی لایەنی مخالیفە لە ناو پەکەکەدا کە پێشتر لەسەر بنەمای ئەوەی کە ئێمە بادێرە زۆر بکەویت دەستمان لەبەرەوەی نەوت و غازەکە لەوەیە سەرچاوی نەوت و غاز بکەوێتە دەستی ئێمە چوون ئیتر خۆیان کردە قوربانی هاوپەیمانی لەگەڵ ئەمریکا من یەکەمین کەس بووم ئەو زانیاریەم بڵاو کردەوە ئەم زانیاریە لە سەرچاوەکانی ناوخۆدا هاتووە ئەو ڕۆکە تەماشام کرد هەندێک کەناڵی تورکیش هەندێک کەناڵی تورکیش ئیتر ئەو زانیاریانەی منیان ببێەوەی ناوی من بێنن بەو شێوەیە بڵاو کردەوە ئەمە ڕاستیەک بوو ینی پێش شەڕی ڕەقا رووسیا ئیتر پرۆژە یاسایەکی هێنا پرۆژە یاساکەی رووسیا زۆر لە پرۆژە یاساکەی ئەحمەد شەڕە و ئیتیفاقی 18 جانیوەری و 30 جانیوەری زۆر باشتر بوو مەسەرەن لەوانە ئۆتۆنۆمی تێدا هەبوو ئۆتۆنۆمیتە ئێستا ئۆتۆنۆمی تێدا نییە زمانی کوردی
زمانی ڕسمی دەوڵەتە ئێستا کە زمانی ئەڵێ زمانی ڕسمی دەوڵەتە ئێستا کەش ئەحمەد شەڕە دەڵێ بەڵام ئەڵێ ئەوانەی یعنی دەوڵەت مەصرفی زمانی کوردی ناکە یعنی زمانی کوردی لە مەکتەبەکانی دەوڵەت ناخوێنرێ ئەگەر حەزەکەی بۆ خۆت مەکتەبێ بکەوە پارەکەی بدە بە منداڵ بێن لەوێ بخوین بەڵام منداڵ کە لە مەکتەبی دەوڵەت زمانی خۆی نەخوێن ئیتر بەڕاستی هەوڵ نادا بچێتە زمانی تایبەتیش بخوێنێ دەبێت بەڵام لە پرۆژەکەی رووسیادا 2017 ئەمە هەبوو 2016 ئەمە هەبوو لە پرۆژەکەی ئێستای ئەمریکا و ئەحمەد شەڕەدا ئەمە نییە کۆمەڵێک بابەتی دیکە یعنی ئیتر لەوێدا سەرەتا هێزەکانی سووریای دیموکراتیک ئەمیان قبول نەکرد ویان باوڵێن پەکەکە ئەمەی قبول نەکرد بەڕاشکاوانە قسە بکەین لە پێناوی نەوتەکەی دێرە زور بەڵام نەوتی دێرە زور و دێرە زور بەردەوام ئیتر بەڵایەک بووە بۆ سەر هێزەکانی سووریای دیموکراتیک ئەو نەوتە بە شێوەیەکی شەفاف نەفرۆشراوە بە شێوەیەکی شەفاف بڵاو نەکراوەتەوە و ئەو عەرەبانە لە ساڵی یەکەمین بەدواوە بەردەوام هێزەکانی سووریای دیموکراتیان وەک هێزێکی ئیمپریالیستی داگیرکرد ناسیوە داگیرکەرێکی ئەمریکا کە لە سەرخاچی ئێمە نەوتەکەمان دەدزێ بەردەوام ئەمەیان گوتووە ئەمەیان کردووە بەڵام پێشتر بەردەوام هێزەکانی سووریای دیموکراتیک دەیگوت ئەمە ڕژێمی ئەسەدە ئەوانە پەم دەدا بەڵام لە دوای ئەسەدیش بەردەوام بوو ئێستاکە ئەو عەشیرەتانە ئێستا کەش ئەو گلەیان لە ئەحمەد شەڕە هەیە یعنی عەشیرەت بەپێی خۆی بەرژەوەندی خۆی ئەوە دەکات لە بۆ هەندێک زەحمەتە یعنی جارێکی تر ئەوە وەکو خەونی گەڕانەوەی کووردە پێشمەرگێ بە چەکەوە بە جەمەدانیەوە ئیتر بچێتەوە کەرکووک و شان و عەزەڵاتی خۆی بابدا و ئیتر خەڵک بڕەفێنی و خەڵک ببا و تێگەی وەکو ئەوەی لە سەردەمی شەڕی داعشدا لە کەرکووک کردیان ئەو حیزب دەچوو ئەوی دەڕفان ئەو حیزبیش دەچوو ئەوی دەڕفان تێگەی ئیتر شەڕیان دەکرد کامە عەرەب ببێتە پارتی کامە عەرەب ببێتە یەکێتی ئەو عەرەبەی نەبایە پارتی و یەکێتی زۆر پەلاماری دەدرا یعنی ئەم جۆرە شتانە کراون هیوادارم ئەم شتە نەکرێ جارێکی دیکە من تەرجیحی ئەوە ناکەم تەرجیحی من ئەوەیە کە هێزەکانی سووریای دیموکراتیک لە ناو تەواوی سووریادا ئیتر بتوانن لەگەڵ خەڵکی دیکە لە پەیوەندی دابن لەسەر مەسەلەی دەستور لەسەر مەسەلەی یاسا لەسەر مەسەلەی مەدەنیەت لەسەر مەسەلەی سیستەم لەو بارەیەوە لە ناو ئیتیفاقێک دابن نەوەکو ئەتۆ بچی لە پێناوی دووسێ بیرە نەوت ئیتر نەوتەکەشت بە هەرزان و تاڵان بفرۆشی و پارەکەی دیار نەبێ و لە هەمان کاتدا هەموو خەڵک بخەیە دژمنی خۆت ناچار بێت چەند عەشیرەتێک ئیتر لە دەوروبەری خۆت ڕێک بخەی واو عەشیرەتانەش خوڕشید ئاسا هەر کاتێک بیانەوێ ئەتوانن ئیتر چەکەکەی لە تۆ ڕابچێشن بەڵێ بەڕێ هاوڕێیان پرسیارێک کە بکە تایبەت بێ بە بابەتەکە ئێستاکە من نایبینم لە بابەتی ئێراندا دوێنێ قسەمان لەسەر کرد تۆزێکیکە ڕادەوە سینسان ڕۆژی دیکە قسەی لەسەر دەکەین و کاک محەممەد داوای لێبوردنەکەم بەڵێ هاوڕێیان بە ڤیددیۆکە لەمە زیاتر درێژ نەبی دەدا قشمان درێژ کردەوە ئیتر ئەو بەڵێنەی بە هاوڕێیانمان دابوو بە لەسەر بەڵێنەکە بەردەوام بین تکایە ئیتر هەوڵ بدەن ڤیددیۆکانمان لە بۆ دۆست و هاوڕێیانتان بنێرن تکایە بەردەوام هەوڵ بدەن ئەوەی کە باسم کرد یعنی لەسەر جەڕەسی ئەو جەڕەسەی کە دایدەنێم
بەردەوام ئیتر ئەوە دووبارە لە بۆتان دادەنێمەوە هەوڵ بدەن بەردەوام لێرە چی کراوە ئەمە بکەن لەسەر ڤیددیۆکانمان لە بۆ من باشتر دەبێت هەتا بەرنامەی سبەینێ کاتێکی خۆشتان بۆ دەخوازم شەوگارتان شاد هەر بژین.